ڕۆژ باش، بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی، کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 11. لە لاپەڕە 11 گەیشتینە هەژمێرکردنی هزری بەکاربهێنە بۆ شیکارکردنی هەر یەک لە هاوکێشەکان. لێرە کە دەڵێ هەژمێرکردنی هزری واتە زیاتر بەکارنەهێنانی پێنووس و کاغەز و شتیوە، هەروە بە مێشکی خۆمان. پرسیاری 12 ب کەم 7 یەکسانە بە 7 واتە چ ژمارەك 7 لێ بڕوا 7 دەمێنێتەوە؟ بێگومان ئاسانترین ڕێگا ئەوەیە کە ئەو 7ەی کۆ بکەیەوە لەگەڵ ئەو 7ەی کە کۆشی دەکەیەوە 7 و 7 دەکاتە 24 واتە ب یەکسانە بە 24. ئەوە بەکارمانهێنا هەژمێرکردنی هزری. ئێستا دەچینە لای پرسیاری ژمارە 13. 9 جاران م دەکاتە 81 واتە چ ژمارەك لەگەڵ 9 لێک بدەم دەبتە 81؟ بێگومان 9 جاران 9 دەبتە 81 واتە م دەکاتە 9. 9 کو دەنووسرێ م دەکاتە 9 چونکە 9 لێرە 9 جارانی بکەین لەگەڵ 9 لەگەڵ ئەو مە ئەیلا بین بیکەینە 9 وەڵامەکە دەبتە 81 واتە شیکاری هاوکێشەکە 9ە. م دەکاتە 9 ئەوە شیکارەکەیە. ئەوەش تەواو بوو. پرسیاری 14 13 لەگەڵ م دەبتە 30. ئاسانترین ڕێگا بۆ دۆزینەوەی ئەو م چەندە؟ ئەو 30ەی بینی لەو 13ەی دەریکەی 30 کەم 13 چەندە؟ 30 13ەی لێ بڕوا 17 واتە م دەکاتە 17 واتە ئەگە 13 و 17ەی کۆ بکەینەوە دەبی بکاتە 30. شیکارەکە چییە؟ دەنووسی لە خوارێ م پیتی م دەکاتە یەکسانە بە واتە یەکسانە بە 17. کوزانیت؟ دەڵێ ئەو 30ەم هینا 13ەم لێ کەم کرد ئەو جە دەکاتە 17. ئەوەش تەواو بوو. پرسیاری ژمارە 15 پیتی س 16ەی لێ بڕوا 4 دەمێنێتەوە. ئاسانترین ڕێگا 4 و 16ەی کۆ بکەیەوە کە دەکاتە 20. ئەوە کۆیان دەکەیەوە واتە سین یەکسانە بە 20. شیکاری پرسیارەکە. ئەگەر گوتیان کوزانی دەڵێ 4 و 16ەم کۆ کردەوە. ئەگەر بینین لە جیاتی ئەو سێی لای بین بنووسین 20 16ەی لێ بڕوا بێگومان دەکاتە 4. پرسیاری 16 ه دابەش 8 دەکاتە 7. ئاسانترین ڕێگا بۆ دۆزینەوەی بزانین ه چەندە؟ ئەو دوانە جاران دەکەین لە یەک دەدەین. 8 جاران 7 دەکات چەند؟ دەکا 56 واتە ه دەکا 56. ه ئەوها یەکسانە بە 56 چونکە ئەگەر 56 بینی دابەشی هەشتیکەی 7 دەردەچی. پرسیاری 17 14 یەکسانە بە پیتی ک کەم 15. ئاسانترین ڕێگا بۆ دۆزینەوەی پیتی ک چییە؟ ئەو دوانە کۆ بکەیەوە 4 و 15ەی کۆ بکەیەوە کە 4 و 15ەی کۆ دەکەیەوە دەکاتە 29 واتە ک دەکاتە 29 ک یەکسانە بە 29. ئەوە شیکاری هزریمان کرد.
29. پرسیاری 18. 87 دەکاتە یەکسانە بە پیتی ن دابە شتە. ئاسانترین ڕێگا بۆ دۆزینەوەی پیتی ن چییە؟ ئەو دوانە لێک بدەی جارانیان بکەی. 87 جاران دەکاتە چەند؟ 807. 807 واتە پیتی ن یەکسانە بە 807 چونکە ئەگەر 807 دابەشی دەی بکەین لێرە 87 دەردەچی. پرسیاری 19. 12 جاران پیتی ف یەکسانە بە 240. ئاسانترین ڕێگا بۆ دۆزینەوەی پیتی ف چییە؟ ئەو 240ی دابەشی ئەو 12 بکەی. ئەگەر 240ی دابەشی 12 بکەی ئاوا 240 دابەش 12 چەند دەردەچی؟ 20. کەواتە پیتی ف دەکاتە 20. ئەگەر 20 ئەوها دەنووسی ف یەکسانە بە 20. ئەگەر 12 بینی لێرە ئەو 12ە جارانی 20 بکەی 240 دەردەچی. چینە لای پرسیاری ژمارە 20. پرسیاری ژمارە 20 پیتی ن دابە 6 دەکاتە 125. ئاسانترین ڕێگە بۆ دۆزینەوەی پیتی ن 6 جارانی 125 بکەی، بەڵام ئەوەی لێرانە دروست دەکەم ئەنجامی لێرە پیتی ن دابە 6 دەکا 125. ئاسانترین ڕێگە گوتمان چ بوو؟ شەشەکەی بینین جاران و کەڕەتی 125 بکەین، بەڵام لەبەرەوەی بە هزریە بێ قەڵەم و بێ پێنووسە بێ پێنووس و بێ کاغەزە ئەمن بەو شێوەیەی جارانم کردیە تەماشایەکی بکە. یەکەم جار ئەو شەشەی جارانی 100 دەکەم دەکاتە 600 لێرە دەنووسم 600. پاشان شەشەکەی جارانی 20 دەکەم دەکاتە 120 لێرە دەنووسم. پاشان شەشەکەی جارانی 5 دەکەم دەکاتە 30 لێرە دەنووسم. ئەو جا هەر سێکیان کۆ دەکەمەوە. 120 ئەگە کۆکەمەوە لەگەر 30 دەکا 150. 150 کۆکەمەوە لەگەر 600 دەکا 750. ئەوە ئاسانترین شێوەی هزریە بۆ دابەشکرد بۆ لێکدانی 6 جاران 125. ئێستا زانیمان کە پیتی ن یان شیکاری هاوکێشەکە دەکاتە 750 شیکارە بۆ هاوکێشەکە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتمە پرسیاری 21. پرسیاری 21 12 کۆد 4 کۆد پیتی د ئەو جا دەکاتە 25. ئاسانترین ڕێگە ئەوەیە یەکەم جار ئەو 12 و 4 کۆ بکەینەوە کە دەکاتە 16. 16 ئەو جا کۆد دەکاتە 35. 25 ببورن دەکاتە 25. 25 پاشان هەتا بزانین د چەندە ئەو 25ەی کەم 16، بەڵام ئەمن لە جێشکە دروستم کردیە با بچینەوە هێندەرێ. 12 لەگەڵ 4 لەگەڵ مەبەستم کۆ دەکاتە 25. یەکەم جار 12 و 4ەکەم کۆ کردەوە کردیە 16 لێرە نووسیم. ئەوانی دیش وەکو خۆی هێنامە خوارێ. ئەو جا هەتا بتوانین پیتی د ببینینەوە ئەو 25ەی دەڵێن 25 16 لێ بڕوا دەکاتە 9 واتە پیتی د یەکسانە بە 9 شیکارە بۆ هاوکێشەکە. گەڕێمە لای پرسیارەکان. پرسیاری 22. پرسیاری 22 سێ جاران 4 یەکسانە بە پیتی ک کەم 8. پێشی هەموو شتێک سێ جاران 4ەکەی لێک دەدەین دەکاتە 12. ئاسانی دەکەین ئەو جا دەکاتە ک کەم 8
هەشتی لێ بڕوە. ئاسانترین ڕێگە ئەوەیە کە 12 و هەشتەکەی کۆ بکەینەوە. با بزانین کو لێرە ئەمن 12 سێ جاران چار کردێ 12 لێرە نووسیم، ئەو جا پیتی ک وەکو خۆی و هەشتەکەشم وەکو خۆی نووسی، پاشان هەتا پیتی ک ببینمەوە ئەو 12 دەبی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو هەشتەی کە کۆم کردو دەکا 20 واتە پیتی ک دەکاتە 20 یەکسانە بە 20 چونکە گەر 20 لێرە دانێم هەشتی لێ بڕوە 12 دەمێنێتەوە ڕاستە. 20 شیکارە بۆ هاوکێشەکەم. بچمەوە لای پرسیارەکانم. ئێستا گەیشتمە گەیشتمەکان پرسیاری 23 ف پیتی ف کۆ 4 دەکاتە 32 کەم 12 پێش هەموو شتێک دەبی 32 12 لێ بڕوە چەندە دەبی بینوسم لەو خوارەوەی 32 12 لێ بڕوە دەکاتە 20. ئەوجە ف کۆ 4 یەکسانە بە 20. ئەوجا وەچی هاوکێشەکانی دی لێ هات ئاسانە، هەتا پیتی ف ببینمەوە مەجبورم 20 بڵێم 20 4 لێ بڕوە. لێرانە یەکەم جار ئەو 32م کەم 12 کرد بووە 20. ئەوانی دیش پیتی ف کۆ 4 وەکو خۆی هاتە خوارێ، پاشان هەتا بتوانم پیتی ف بدۆزمەوە 20 دەینم 4 لێ بڕوە دەکا 16 واتە ف دەکاتە 16 چونکە 16 کۆ 4 دەکا 20. 16 شیکارە بۆ هاوکێشەکە. ئێستا تەواو بووین لێرە لە هزری و لە ئەژمێرکردنی هزری تەواو بووین. زۆر ئاسان نییە ئەژمێرکردنی هزری. ئێستا چووینە لای چێندەر گەیشتینە ڕاهێنانی 24 شیکاری پرسیارەکان. هاوکێشەی ئەوە هاوکێشەکەیە. پیتی ج کۆ 12 یەکسانە بە 40 ژمارەی ئافرەت و پیاوەکانی ئۆتۆبوسەکە پاسەکە دەیان گوازێتەوە دەردەبڕێ. ئەگەر ج ژمارەی پیاوەکانی ناو پاسەکە بنوێنێ ئایا ئەو ژمارەیە چەندە؟ واتە ئەو هاوکێشەی شیکار بکە ج ژمارەی پیاوەکانی ناو پاسەکەیە. با بچین بزانین چۆنی. ج کۆ 12 دەکات 40 واتە ژنەکان و پیاوەکان بەیەکەوە ژمارەیان 40 کەسە. ئێستا هەتا ئەو پیتە بزانین چەندە ئەو 40ی دێنین 12 لێ دەردەکەین. 40 12 لێ بڕوا دەکا 28. ئەو جە دەڵێن ج دەکاتە 28 پیاو لە ناو ئۆتۆبوسەکە هەیە کە کۆیان دەکەینەوە لەگەڵ ژمارەی ئافرەتەکان بە هەردووچیان دەکەنە 40 کەس. واتە شیکاری هاوکێشەکە 28.